کۆلێژی زمان بەشی عەرەبی بە پارالێل زانکۆڵین ئێواران کۆنمرەکانی چۆن وەرگیراوە بۆ ساڵی خوێندنی 2021-2022 لەم ڤیدیۆیەدا بینەرمان بن. سڵاوتان لێبێ خۆشەویستانی من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە شێوازە نوێیەکەی کەناڵی ئاسۆی زانکۆوە لەگەڵتان نابین بۆ باسکردنی بەشی زمانی عەرەبی لە کۆلێژی زمان بۆ ساڵی خوێندنی 2021-2022 کە ئەتوانین ئەم کۆنمرانە وەکو بەرچاوڕوونی و بناغەیەک بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین سوودیان لێ ببینین. تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن تاوەکو بتوانن سوود لە ڤیدیۆکەمان ببینن. ئازیزانم سوپاس بۆ لایک و کۆمنت و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. سوپاس بۆ پشتیوانیتان بۆ کەناڵی ئاسۆی زانکۆ. دەستان خۆش بێ، ئاواتمان سەرکەوتنتانە.